لەگەڵ درێژبوونا قێرانان لە هەرێما کوردستان و بتایبەت قێرانە دارایی کۆبووی ئەگەرەوێ چەندێ هژمارەکە ئاریشا بکەفتە دناوە جیواکی و پاشان دناوە خێزانێ بخۆدا کۆ دەبێتە ئەگەرەوێ چەندێک و ڕێژەیە ژن بەردانێ ساڵ بۆ ساڵێ وەکو پارێزەر حەجی هەڤەن دەدە دیارکردن و دزێدەبوونێدایە واژی ئینا بەرچاو و لە ساڵە 2016 224 حالەتێن ژن بەردانێ هەبووینە و دیسان 2310 ژی خێزان پێک ئیناینە کو ڕێژەیە ژن بەردانێ بەراوردە دە ساڵە 2015 زێدە بووە. دادگەها برایەتیە شێخان حالات بەردانێ 2224 بوون و ئێت مەهربڕینێ 2310 بوون. ئامارە 2016 ڕێژەکێ ینی هەردوو حالەتا زێدە کردیا ژنبەردان زێدە بووە و ڕێژەکە نیە دیار بەرچاف زێدە بووە گەرێت توی والله گەلک ئەسباب زەڤرتە گەلک ئەسبابە ینی ئەگەرێت جڤاکیەت هاین ئێت ئابووریەت هاین و ئێت سیاسیەت هەین ئێت دینیەت هەین بەس هەندێک مرۆڤ نەشێت حەسر کرد بەس شێت دەرج کرد ینی حالەکە نوچێت بەس حالاتت متشابه يعني زواج المبكر أفا يعني شكرنا زو يا بلس يعني إيش قاصرة زود دنشو هيش نزانت أركيت حياتي جيان السروان تشينا تشادي زانت أركيت هفجينية تشينا قيرانا ماديش تزاني قيرانش قالك دوري خوي هي وڵاتەیەک ژی دەبێژێت و گەلێک جاران ئاریشن پچوک دەبنە ئەگەرەوێ چەندێک و خێزان بەهەلۆشێت و دیسان هەژاری و بێکاری و ئاریشن جڤاکیژی ڕۆڵەکی مەزن هەبیە دەبێت چەندێدا کوژن بەردان ساڵ بۆ ساڵێ زێدە بێت دشاوێ یان خەسواوێ دێ شیرەتکارایە بێت و نەبدرستی یا دوێ نەزانینە یا سێ فەقیریە یا چارێ بەتاالیا یا پێنجێ چاولێکردنا ڕاستی مخابن ڕۆژ بۆ ڕۆژی ئەف تشتەوێ زێدەت بێت و ئەم هیویت کەین خێرخواز هەبێن وەکە خێرخواز هەبن گەلک حالات پێکتینن و حالات وێتەی ڕاستی وێت پێکینای پارێزەرە محامیە ناوجڤاکێ مەدا و خێرخوازە گەلک پێکیناینە و ئەم بینین نۆتش سەدا سەبەبەکە درست یە مەزن نینە لە هەموو سەبەبێت سەهالن و پێکئینانەوە گەلەکە سەهالە